کە بەشێک لە لێواری شەقامەکەی شێواندووە بۆی ئەوەی ئەو تەنەبەر شوێنەکە کەوتۆ چەندەنگێک لە هەولێر بیسترا دوایەوەی لە سەرەتای ئێوارەوە هێرشەکان بۆ سەر پارێزگای هەولێر دەستی پێکردەوە کەمێک پێش ئێستا چەندەنگێکی گەورە لە دەوروبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بیستران جا لە ئێوارەوە تاوەکو ئێستا نزیکی 7 بۆ 8 هێرشکراوەتە سەر پارێزگای هەولێر سەرەتای ئێوارەیەکێکیان لە گەڕەشی ئازادی بوو کە ئاراستەی کۆگایە کرابوو لەوێ زەرەری ژیانی نەبوو تەنها زەرەری بەر شەقامی ناو کۆگاکە گەیاندبوو جا دوایەوە چەند جارێکی کەش دەنگ بیسترا بەڵام کەمێک پێش ئێستا ینی 2 بۆ 3 دەنگی زۆر بەهێز لە پارێزگای هەولێر بیستران و لەلایەن سیستەمی بەرگری فڕۆکەخانەوە وەڵام درانەوە بەگشتی ئەو هێرشانەی کە هەیە لە پارێزگای هەولێر بۆ دەوروبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرە جا لە دوای ئەوەی کە وەڵام درانەوە و تەنانە تێکشکێنران لە ئاسمان دواتر لە چەند شوێنێک ئاگر هەبوو یاخود جم و جۆڵی تیمەکانی بەرگری شارستانی و ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە بوو قسەم لەگەڵ چەند سەرچاوەیە کرد باسییان لەوە کرد کە لە دەوروبەری پارکی سامی عەبدوڕەحمان و لە دەوروبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئاگر هەیە بەڵام ئێمە نامانێت دووردەکاری شوێنەکە باز بکەین دواتر کۆتا تەنکە ئاراستەکرا بۆ وەڵام درراوە لەسەر یەکێک لە شەقامە دیارەکانی پارێزگای هەولێرە و کە بەشێک لە لێواری شەقامەکەی شێواندووە بۆی ئەوەی ئەو تەنەبەر شوێنەکە کەوتۆ لێستادا تیمەکانی پۆلیس دەوێن بۆی پاشماوەی تەنەکاڵ بگرنەوە هاتچۆ لە شەقامەکە ئاسایی بێتەوە.